تەنیا یەک هەنگاو دوور لە ئۆڤاڵ ئۆفیسی کۆشکی سپیەوە مەیدانێکی گەورە ئامادەکراوە بۆ میوانداریکردنی پاڵەوانان. لەوێدا یاریەکانی کۆتایی هونەری جەنگی تێکەڵاو ئەنجام دەدرێن کە بەشێکە لە ئاهەنگەکانی ئەم ساڵ بۆ یادی 250 ساڵەی ڕێگەیاندنی سەربەخۆیی ئەمریکا. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لەو بارەیەوە ڕێکەوتنێکی لەگەڵ دانا وایت واژۆ کرد و هەموو لایەک ئامادەن. ئەمە بەشێکە لە چالاکیەکانی یادی 250 ساڵی دامەزراندنی ئەمریکا، هەروەها دیاریەکە بۆ خەڵکەکەمان کە بتوانن کۆشکی سپی لە دیمەنی پشتەوەی ئەم یاریانە ببینن. ڕۆژێک شەمە وا تاشتێکی لەم جۆرە خەڵکەکەمان ئاهەنگ دەجێڕن و بینەکانی کۆشکی سپی و کۆنگرێز دەبینن. بۆ نیکەڵ یاریزانی هونەری جەنگی تێکەڵاوی ئەمریکی ئەمەی بە دەرفەتێکی ناوازە ناوبرد و گوتی کە ئەم بۆنەیە زیاتر لە هەر ڕووداوێکی دیکەی وەرزشی جیهان سەرنجی خەڵک ڕادەکێشێت. ئەمە شەرەفێکی گەورەیە کە بتوانم لە پایتەخت و لە شوێنێکی وادا ڕکابەری تێدا بکەم و هەست دەکەم ئەم ڕووداوە بۆ من مای شانازی و سوپاسگوزاریەکی گەورەیە. مایکل چاندلەر هاوڕێی یاریزانە ئەمریکەکە دەڵێت ئەم چالاکیە مێژووییە و ساتێکی لە بیر نەکراو دەبێت لە ژیانی وەرزشی بۆدا. من کە بە ڕەنگی سوور و سپی و شیندا بپۆشرێم و لە کۆشکی سپیەوە بەرەو مەیدانە هەشت کۆشەکە بڕۆم وەکو نوێنەری ئەمریکا و خۆم بۆ نیشاندانی ئەوەی کە من کێم و ئەو وڵاتە بۆ من مانای چییە؟ مەگەر شتێک لەمە خۆشتر و ناوازەتر هەیە؟ لەم چالاکی هونەری جەنگی تێکەڵاو لە کۆشکی سپی حەوت شەڕ بەڕێوە دەچێت و مەیدانەکە بە شێوەیەکی کاتی دروست کراوە و جێگەی دانیشتنی نزیکەی 4000 کەس ئامادەیە.